ئەمە خۆی لە خۆیدا کارێکی باش نییە لەبەرەوەی ئەبێ حکوومەتی تورکیا بیر لە دانوستان و لە چارەسەرکردنی کێشەی کورد بکاتەوە بە شێوەی دانوستان. ساڵانە ئەگەر ئێمە بین سەیری خەرج و مەخارجی جەنگی تورکیا بکەین ڕەنگە هەموو ساڵێک بتوانێ شارێک بەو پارەی کە لە پێناو جەنگە سەرفی دەکاوە کۆمەڵێ خەڵک لە هەم لایەنی کوردی هەم نەتەوەی کورد و هەم نەتەوەی تورک لەم نێوەندەدا ئەبنە قوربانی ئەتوانێ بەو پارەی جەنگە وڵاتەکە ئاوەدان کاتەوە وڵاتەکە بەرەو پێش بڕوا. تورکیا بێ بەڕاستی بیر لە چارەسەر بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە تورکیا لەگەڵ ئەوروپایە وەکو دوو ئینسانی جموکوان بە یەکەوە نووساون بە تەنیشت یەکەون کە تا ئێستا کە تورکیا نابێتە ئەندام لە یەکێتی ئەوروپا لەبەر ئەوەیە کە مافی نەتەوەکانی کە لە تورکیا پێشێ لەکرێ ئەبێ بەڕاستی بیر لەوە بکاتەوە کە واز لە داگیرکاری بێنێ واز لەوە بێنێ بەو عەقڵێت و بەو خەونە کار نەکا کە بێوێ وەکو زەمانی زوو عوسمانی بگەڕێتەوە بۆ دەسەڵاتی عوسمانی بگەڕێتەوە قەڵەمڕۆی عوسمانی بگەڕێتەوە بۆ ئەو شوێنانی کە جاران حکمیان کردو. ئێستا سەردەم گۆڕاوە و تەوازنی هێزەکان لە ناوچەکە و لە دنیا بە شێوازێکی ترە بە شێوازێکی تر گۆڕاوە و بێ عەقڵانیەتە بیر بکاتەوە بۆ ئەوەی کە چارەسەر بۆ کێشەکانی ناوخۆی خۆی بکاتەوە دوور لە توندوتیژی دوور یاریکردن بە ئاسن بێ بە دانوستان لەسەر مێزی گفتوگۆ بێ مافی نەتەوەکانی کەبدا بۆ ئەوەی کە چیدی خوێن نەڕێژێ. بەڕاستی ئەبێ وەکو ئەو نەمەتەی کە من بڕوام پێیەتی کە قسە ئەەکەین و ئیدانی ئەم داگیرکاریانە ئەەکەین ئەبێ هەموو لایەنەکان بێنە دەنگ بۆ ئەوی کە چیدی خوێن نەڕێژێ خوێن لەوە زیاتر نەڕێژێ. بەڕاستی میلەتی کورد میلەتێکە هەمیشە لەسەر ئاو و خاک و زێدی باو باپیری خۆیەتی و هێرش کراوەتە سەری. تەنها لایەنی کورد پارێزگاریکردن لە خۆیەتی دیفاعی لە خۆی کردووە لەبەرەوەی هێرش کراوەتە سەری و داواکەم هەموو لایەک ئیدانی ئەم کارە بکەن بۆی کە ئەم داگیرکاری و ئەم پاوەندکاریە بەڕاستی بوەستێ کە لەبەرەوەی ئەبینین ڕۆژانە ژینگەی وڵاتەکەمان نەسووتێ دار و دەوەن و باخ و ڕەزە سووتێ خۆ ئەم دار و دەوەن و باخ و شتە ئەسووتێ تەنها میلەتی کورتیا زەرە ناکە کەمە نەتەوایەتەکانی کە کەمە ئاینەکانی کە وەکو مەسیحی و وەکو هەموو ئاینەکان و قەومێتەکان کە لە عێراقاژێن و هەر بە براتروکمانەکانیشمانەوە کە زەرمەندی ئەم شەڕەن بە جۆرێک لە جۆرەکان لەبەرەوەی کە ژینگەی هەمومانە ژینگەی ئۆکسجینی هەمومانەوە هەناسەی هەڵەمژین لە ئەنجامی سووتانی دار و درەختەکانمان ئەمە کۆی ئینسانیەت کۆی بەشەریەت لێرە زەرمەند دەبێ وەکە بێ بیر بکرێتەوە ئاقلانی ئەم کێشەی چارەسەر کرێت دوور لە توندوتیژی. هەبێ هونەرمەندانیش هەر هونەرمەندێ لە ڕێگای هونەرەکەیەوە ئەگەر هونەرمەندە گۆرانی بێژە ئەبێ لە ڕێگای دەنگەکەیەوە هاوارکە کە بۆ ئەوەی کە چیدی خوێن نەڕێژێ ئەم خوێنە بوەستێنێ و نمایشی کارەکانی خۆی بکە چی ئەگەر ئەکتەرێکە لە ڕێگای دراما و لە ڕێگای شانۆوە بتوانێ وا بکە کە ئەم کارە داگیرکاریانە بوەستێ و میوزیک ژەنێ لە ڕێگای ئامێرەکەیەوە هەڵوێستی خۆی وەرگێ و داوا بکە ئەم داگیرکاریە بوەستێ. بەیاننامە دەرەکرێ بەڵام تۆ وەرە ئەبێ تۆ چارەسەرێکی گشتگیر ئەبێ بێ چارەسەرێکی گشتگیر. ئەو چارەسەری گشتگیرە من چەندین جار لە چەندین بەرنامەی ڕاستەوخۆ لە چەندین مێردگرە باسم کردووە بەستنی کۆنگرەی نەتەوەی کووردە. بەستنی کۆنگرەی نەتەوەی کورد ئەمە هەموو کێشەکان چارەسەرەکە و کورد بەلایەنی ئەلمانی بەلایەنی چەپ بەلایەنی میانڕە و تونڕە و هەچەند لە کووردا تونڕە و تۆزێک کەمە لەبەرەوەی کورد هەمیشە ئاشتی خواز بووە. ئێمە بین هەموو ئەحزابەکان کەسایەتیەکان هونەرمەندە دیارەکان ئێمە بین
بیل لەوە بکەینەوە کە کۆنگرەی نەتەوەیی ببەسین و کۆنگرەی نەتەوەیمان بەست ئێمە داوا لەم وڵاتانەکەینکەوە کوردیان تیا پارچە پارچە و بەش کراوە ئێمە ناتوانین بە شەڕ وڵاتەکەمان وەرگرینەوە لەبەرەوەی ئێمە هێزێکی دەرەکی گەورە لە پشتمان نییە و بەرژەوەندەکانی هێزە دەرەکیەکان ئەوەندە مەسلحەت و بەرژەوەندەکانی لێرە نییە کە بێن کوڕی خۆیان بکەنە قوربان کچی ئێمە ببین عاتیفەیان ڕاکێشین ودا ئەوە قسەیان لەگەڵا بکەین و جارێ ئێمە نێوماڵی خۆمان ڕێخین بەو کۆنگرە کە ئێمە ئەو کۆنگرە نەتەوەیمان هەڵبژارد و داوای چارەسەرێک بۆ تەواوی کێشەی کورد بکەین لە هەموو پارچەکانی کە ئەو کاتە ئێمەش بڵین میلەتین ئێمەش با بژین با بەس ئەم یەکتری کوژین و ڕۆڵەی هەردوو لابدەینە کوشتە ئەگەر ئەم ڕۆڵەی چی نەتەوەکانی کە بێ ینی ئێمە با قەت لەگەڵ ئەویان نەبین پێمان خۆش بێ من ئێستا کوردێک لە تورکیا ئەکوژرێ پێم ناخۆشە لە هەمان کاتە تورکێکیش ئەکوژرێم پێم ناخۆشە لەبەروی ئێمە وەکو ئینسانیت ئەچینەوە سەر یەک ئینسانین هەن ئێمە بۆ نەین چارەسەرکەین بۆ من حەزکەم کوردێک تورکیا بکوژێ نە ئەبێ ئێمە بیر لە عەقلانیەتی چارەسەر بکەینەوە بین ئەم کێشەیە چارەسەرکەین نەک زیاتر بنزین بە ملئاگرەکەیە بکەین